بنسبة كمال حقيقة بنسبة كمالش من شخصيا تنوغم ومن يعني حقيقة من عينا وكو إيوا لدزقاء إعلام يكون قيم لبيانا كيان بوا زور بداخوا من بيم وابو دبوايا أوان دواي كوبونوي كيان بكر دبا لحكومتي هرم أسباب انسحابيان بو إما باز بكر دبا سەرۆکی حکوومەتی هەرێم بێئاگایی خۆی لە هۆکاری کشانەوەی کۆمەڵ ئیسلامی لە کابینەکەی دەردەبڕێت بەڵام نازانرێت ئاخۆ تا چەند بە ئاگا بێت لە جێبەجێبوونی سیانزە مەرجەکانی کۆمەڵ بۆ بەشداریکردنی لە کابینەی هەشتم سەرڕایەوەش ڕەنگە بێئاگا بێت لەوەی گەر لە هەر وڵاتێکی جیهاندا خەڵک لە تاو برسێتی و گیرفان بەتاڵی ڕژانە سەر شەقامەکان و خوێنی هاوڵاتی بڕژێت ئیتر شەرم بێت باز لە حکومڕانیەک بکرێت سەرتاپای قەیران بێت کۆمەڵ ئیسلامی با سیانزدە مەرجەوە بەشداری لە کابینەی هەشتەمی حکوومەتی هەرێم کرد بەڵام تەنها سێ خاڵی جێبەجێ کران کە گرنگترین مەرجەکانیش کە جێبەجێ نەکراون چاکسازی کارگێڕی و دارایی و عەدالەتی کۆمەڵایەتی بوو کە ڕەنگە سەرۆکی حکوومەت لەوەش بێئاگا بێت ئاخۆ جێبەجێ کراون یان نا لە سایی حکومڕانیش کەس خواردووی دەسەڵاتدارانی هەرێم ماوەی چەند ساڵێکە کاری حکوومەت با بیانووی سیستەمی پاشەکەوت بووەتە گیرفانبڕینی فەرمانبەران و هاوڵاتیان بەوەشەوە نەوەستاوە دەست بۆ گیرفانی پێشمەرگە دەبات کە چەندین جار کۆمەڵ ئیسلامی لە ڕێگەی وەزیرەکانی لە ئەنجومەنی وەزیران و پەرلەمانتارانی لا پەرلەمانی کوردستان سەرۆکی حکوومەتیان لە دۆخی خراپی هاوڵاتیان ئاگادار کردووەتەوە بەڵام دیارە دیسانەوە بێئاگایی سەرۆکی حکوومەتە کە دۆخی ئەمڕۆی خوڵقاندووە تا هاوڵاتیان بەهۆی گیرفان بەتاڵی و سکی برسیەوە بڕژێنە سەر شەقامەکان أي حكمتي باشكوت أي حكمتي باشكوت بعبادي بكيكوت بعبادي بكيكوت بێئاگایی سەرۆکی حکوومەت ڕێک و پێک لە بێئاگاییەکەی سەرۆکی هەرێمی پێشوو دەچێت کە نەیدەزانی کۆمەڵ ئیسلامی لە چینی گەرانە ڕەنگە وەڵامی ئەمیری کۆمەڵ لە ئێستاشدا وەڵامێکی پڕاوپڕ بێت بۆ سەرۆکی حکوومەت کە نیگەرانیەکەی دوێنێ و کشانەوەی ئەمڕۆی کۆمەڵ کێشەی شەخسی و حیزبی نییە بەڵکو بەدامەزراوە نەکردنی کاروبارەکان و دەستێوەردانی حیزب و کەسە لە کۆی ئیدارەی وڵات و بێهێز و پێشکردنی دەسەڵاتی دادوەری و پێشێلکاری یاسا و بە پێوەرنەگرتنی مرۆڤبوون و هاوڵاتی بوون و فەرق و جایی پێکردنیانە بەهۆی ئینتیمای حەزبی و سیاسی و فکری و عشیرەت تەشەنەکردنی ستەم و قۆڕخکاری و گەندەڵی و سەرنجام چینێکی کەمینەی مشەخۆری ملیاردێر و ساماندار لەسەر حسابی خەڵک و جەماوەرێکی زۆرینەی نەدار و چەوساوە و هەناسە سەر کە زۆر جاری ژەمیری کۆمەڵ ئیسلامی ئەنجامی خراپی حکومڕانی و بێزاری و تووڕەیی خەڵکی کە ئەمڕۆی لێ دروست بووە خستووەتە بەرچاو و هەموو لایەکی لێ ئاگادار کردووەتەوە چونکە من دڵنیام کە ئەگەر ئەم وڵاتە بەو شێوەی کە ئێستا دراوەتە بەر بڕوا هەز دەکەم کە ئێمە بەرەو تونێڵێکی تاریک یا بەرەو هەڵدێرێک هەنگاو دەنێین و ئێمە قسەی خۆشمان لە خەڵک نەشاردۆتەوە چ لە کۆبوونەوەی تایبەت کەمە لەگەڵ برادرانی پارتیوێشێتی دانیشتین کۆبوونەوەی سێ قۆڵیمان کرد لە ڕۆژانی ڕابردوودا و چ لە چاوپێکەوتن لە بۆنەی گشتی قسەی دڵی خۆمانمان کردووە کە ئێمە لەوە گەڕێکە تێبینیمان هەیە لەسەر 26 ساڵی ڕابردووی شێوەی حکومڕانی ئەو دوو حیزبە کە ئەم وڵاتەیان بەو شێوە لێ کردووە کە بە بۆچوونی من شەق و پەقیا کردووە